بنر انهجا جارة كدن بخيراتنا ودكم دخلك كانو جبرنامه حفت رنگ هیوی دکم گو تندرستیا و تفده باش به و جارة كدن امی هرن سردانه که دناو بخچه چاند و هنرا رنگین هم لکردستاني هم جي لسرانسري جيهاني و امي برنامه خواه جي بريطانيا للندني دست بي بكن لوی ده مالا اوكشن یا بناوی صوت بي دست به خباتين خوكريه گو دناو خباتين ويده پشتي افروشا ويروسا كورونا دسد برهمين هنرمند اسباني نافدار بيكاسو و داخل ناف مزاده ده جبو خلق بكرن و اويا گاوك گو جيان هيدي ودگر وك کارن دهان سالان جی تابلو چاپ وینن هنرمند اسپانی نافدار پابلو پیکاسو لمزادا سوز بیل باجر لندن پایتخت بریتانیا هات نبر فروتنه گو پتری 200 پارچن کارن ویل سر آنلاین هات ننشاندان و اوان دیار کر کاچوا هنرمند و غرکری دست همی رنگن هنری ده هبویا. تزردکم جوهر کارن پیکاسو او بو کو او چه جاری ندراستیا جداهنانه او بستایلکی و یان دمکی و نهات بو گریدان. وی نتنه کارن جدا دکرن، لیش وازن وی و گلک بابت و هزرن جیاواز دکرن. او نمونا زیرکیا به سنور بو. ایک جی پارچن هری نایب قوتگری تا و بو سال 1900 و دوغ دیزاغل، کار پاستیله و بهای وی نزیکی $378,000 امریکی نه. ایک جی پارچن هری دنگ فدایل مزادی او نقش رنگایه. که بهای پتری $7,507 امریکی نه و چید بیت هنرمندی جبوته که نارنگان و درست کرنا تابلویان بکاری نابید. او مروچی وصیتنامه دو خانه هشت بو. پاشی حکومت فرانسا و بشک شکارن وی برن پاش باجه و اون مایی لسر زاروک و نوینوی دابش کرن. مارینا ایک جه نوینوی ین روابو لوما بارا پتر گهشتوی. او چند سالن ام دگل کار دکن و تا نهام 63 پارچه اینوی لبر فروتنه دانینه. جبر بردانبونا ویروسا کرونا خلق دکارن بتنه برای ورگتنا جوانا بچنه پیشانگه هی. ده همان دم دال سرخلکی پیدفیه ریزل رنمایش دیر کفتنا جواکی و لبرکرنا ماسکان بگیرن. و هر وسا مزاده فروتنه جیل سر آنلاین بویا. بنرن هجا جبر روشا ویروسا کرونا مخواست راسی گو امرونی بین سر چالاکی و خباتین یه هنرمندین کردا لسرانسری جیهانه و جبر ویجی ما ایرو میوانه کی تایبت آنی ناو برنامه هفت رنگ داگون کی بحثا چالاکی خوبکه و بری چند روزا پیشنگه هک لسویدی وکربو هنرمند سیدا بخوش خلک عمودی لسویدی دمینه و میوانه مبه ام هنه کی بحثا یا پیشنگه هایی بکن وکی دنیجی چالاکین گول سویدی نها دست پیکرنه و چالاکین ویه تایبت لی هنرمند سیدا گلک کیف خوش بوم کتبو میوانه مه پیشی پیروز به پیشنگه هاته جی سرکفتنیه و از دخوازم هنکی جی تبحثاوی پیشنگه بکه بناوی یا گوتناب لیکری ناوی جیهانا سیدا. گلکی بخیر، سپاس سر تکیلیان و سپاس سر ویدرفته. وقت گو کورونایه و هر کس المالیه و افهشت گو از بریار بدم و هل بتبالی کاریا دزگاه گو نهاز بیر کار دکم. کو ام پچکی روحانی که هیوی که بدن نشته جیان کو جهک هی نها هند کارن حاضر ببن پچکی بناخا درخم لهنری آگاه دار بنو بنر دبن به سلوگانه ده البت و دبن سلوگانا جهانا سیداده جبر از پچکی بقلك آوای شیوی هنری از مجولم مخواست از هم ابستراكت يعني وقت بالتجريد كاريته وهم يجي وقت ديزاينر هناك ديزاين يا اخويا بشكشك بله مجديد تناف كاريته دناف بيشنغاته ده وقت جود جيتاني زمان جو هناك جدابون جبر جو بخوات ديزاينر جي تا كاريكاتور جي كريه وتنهات كارشي وكاريه جي تدكي او لمپاته هبو هناكي بيجم هناك تشتن تايبت شكربون تايبت من ديا وان تشتين قد بيشنگه هيد جبوته جبر قد تناوي كري جيهانا سيدا تايبت من ديا وان جمته هي تشتكي بتفقري داي جبر قد ناوي وان جي نافني كردي وكم ديتن بلكي تناف وان كربو از خازمن كي تبحثاوي بك
وخوا لمبا قلت بحثا وكر منابي كري سولين سولين جي قلق جهاجي قلتي جمرتي قلتن وقو أزد زانم أو قلا قلتن الكردستاني تشيدبا وبسويدي جي قلتنا سول تيب معنى روجه روك وإن يعني دهندرده يعني هم بسويدي تي روكا دهندرده أو روكا جهندرده كذا أو جهندرده رحنيدته وهم يجي سولين نابك كردية وبمفقري داي وكرد ناس نعمل يعمل هم لامباجي وهم أو تشتندن إيقوم ديزاين كمان للمبيدن هبون زي بيجم سينيكا أو تخت إيقوم مرود سر بنير دخول وخلكي عمودش بنير ترحزكم أري لي بنير يملا قرنا بويتر أفبنير هم نظام نايب كرديتن يعني أو تختك مرود سر بنير وسويدي وأوروبي جانا البرفيني بدخون وقت ما زي بله دوجي بشي كربون لي تواناجي استم از ماتريالا كيفن بكارتين اف نجها جو في باشانجه از كارانينا ماتريالي يقوم بريب كارانيه از دي ساب كارتين مجوز نبيجم حتى جو شبكاري ديجي دو تابلوين برمزن باشانجه هبون او حردوجي پرده تاریه ایگو مرو کارتین الورج گو مرو روکی جانا روج دری اوا مرو جور و داخل تاریه بکی بو ترازی او پرده تاریه او بخوشی ایمالی بون ایگو معاویت بون من دیساب کار آنین مکرن قبلو بله از گلک سپاسیاتت کم راستیج بو وی درفته گو تبو میوانی حفت رنگ و یادنی جی تبمر هنک تشتی خوب پاروکرن سرکفتن بشنگاه تر هیوید کم گو خباتين دن وساج بو هنرمندي ما تشي ببن درفت جوان تشي بكارن برهمي خو خلكي ربار فكن سركفتي به هرشاد ساعت خوش وسباسيا وجدكم ان شاء الله وقت بيجي روجن بحفت رنگ بنيش متوار سباس برامج بروجرام خو قابك بربيوزا وساعتها خوش بنرن هجا ام جی سویدی دچن هریما کردستانی لباجاری سلیمانی هنرمندا وینگر الهی بیگی لوی ده پیشنگاه خویان پورتری جنان دست پیکریه گورونی بیتر تینه لسر دربیرینی جنا دهندرین وینه خود لرگای کامراکه و هبونی جنان پیشان دادات ئیلاهی بەیگی خانمەوێنەگرێکی کوردستانی ئێرانە و لە ئێستادا دانیشتووی شاری سلێمانیە. گەرچی لە کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتدا هەمیشە ئاڵنگاریەکانی بەردەم خانمان زیاترن، بەڵام ئەو توانیویەتی ئەو لەمپەرانە بشکێنێت و ببێتە وێنەگرێکی سەرکەوتوو. وڵا تەمەنی 15 ساڵێکی من دەقیقاً لەبیرمە وەختە ئەسڵەن عکاسی نەبوو ناو کوردەواریە شتێک وانەوەکی عکاسێک کەنیشکێک بێت و کار عکاسی بکات زۆر کەم بوو. بۆچەنە اتفاقاً لە مەسەڵەن ناو بازاڕەکانە لە خیابانەکانە فرەوەخگەر ئەزیێتەوەین یان مەتەڵەگەرێک بوو یا جۆرە بەرخورد تواشاکردنیان بوو. وەرێ مهم ئەوەسە کە تۆ چەنێ گەرەکرد بێ و کارتە بۆیتە بەرەوە و چەنە جێگەی خەی یانێ خۆ لە جێگەیەکەشە شڕۆ بێت ژنێکەشێت ئەم ڕێگە ئەدامە بێت. زۆرێک لەو وێنانی ئیلاهی لە ڕێگی کامێراکەیەوە دیکۆمنتیان دەکات ڕوخسار و لاشە و ژیانی ڕۆژانەی ژنی کوردە. ئەو دەیەوێت بە وێنەکانی دژی ئەو سیستەمە نێرسالاریە بوەستێتەوە کە ژن دەچەوسێنێتەوە و ناهێڵت دەربکەون. نەهل لە کوردەواریە لە هەموو دنیا یعنی ئایزێت جامعەی پیاوسالات قسەی ئەوەڵەکات و هەمیشە ژنیان وەک جسمێ تواشاکردە بەخاترەوە هەمیشە پێم خۆش بوو کە لەسەر ژن قسە بکەم لەسەر ئەوە کە بیان دەمەنیشان ژنگەریش هەن و وجودیان هەز ئەحساسیان تواشاکردنیان کاریان و هەر شتێکتر و حتا زڵمگەرێک کە ئەکرگێ پیان. کاری وێنەگرتن بۆ ئیلاهی پیشەیەکی سادە نییە، ئەو مەبەستی تایبەتی هەیە و پەیامێکی هەیە کە دەیەوێت لێوەی بگەیەنێت. بازێ وەختە تۆ گەرەکتە جسمێ ژن بیتە نیشان بە شتێک مەنع کراوە وەرە لە حاڵێکە ئەمە شتێکە ئاساییە هەروە چۆن بەدەنی پیاوێک ئەدرگێتە نیشان
هەروە هین ژنیش ئەمە شتێکە ئاسایی وای هیچ کێشێکی نییە کە ئەگەر بدرگێتە نیشان یا مەساڵەن فەرهەنگیان کولتورەکان کشت و کاڵ دایکرد زەحمەت کێشانیان من لە حتا عەشایرگەر ئیلام بیگرێت تا عەشایرگەر داڵان پەڕ بیگرێت هەمووی ئەمانە چووکم ژنەکانیانم تاشا کردگە تەرز زندگیان و ژیانیان تەرز مناڵ گەورەکردنیان پێم خۆشە ئەو چتگەرە تۆ دنیا بیبینێت کە هەمچین ژنگەرێکی چەند هەمچین ژنگەرێ بەهێزی چەند ژنگەرێک هەن بە ئەو ئەفکاراتی کە خەیکن ژیان ئەکەن بە فقط ژنگەرێک نین کە تو سەری خۆت بن بە قەول معروف ئێژێ زەعیف بن و بە زەعیف بیان وینن. ئیلاهی بۆ چەندین ساڵە لە ناوچە جیاوازەکانی کوردستانی ئێران و هەرێمی کوردستانی عێراقدا بەردەوامە لە شوێنکەوتنی چیرۆکی ژنان و هێشتنەوەیان لەبەر چاوان لە ڕێگەی ئەو وێنانەوە کە دەیان چرکێنێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. بنەرێنێژا نەهاژی ئەم دەچن باژارێ کۆبانێ ئەف باژارێ گۆ نەهاژی ناو زۆر و زەحمەتییا دە ژیانا خۆ بەردەوام دکە لە هیناژی خۆشی لێ هەیە di nav de hunermend dike Kurd bi navê Ahîn Umer gokçeke nûhatiye karê şêwekariyê dike û bala xelkê dikişîne ser hunera xwe ev rapor di derbarî wê de ye. Şer, koçberî, wêranî û rûxandina bajarê wê bandoreke neyînî li raman û jiyana wê kir. Ahîn Umer keçeke Kurd e ji bajarê Kobanê ye. Piştî goşkoçberê di sala 2015 de vegeriya bajarê xwe dest bi xêzkirina wêneyan kir. Ahîn dibêje got li ba wê daxwazek hate çêkirin got rewş û bûyeran belge bike û ji ber hezkirina wê ji xêzkirinê re xwe fêr kir û karî bû xwe bigîne asteke baş di wênesazê da. Dibe ku her kesî hêviyek xwe hebe, her kes xwe bi cihekî dide nasîn diyar dike. Min jî di vî werî de xwe dît çimkû dibe ku ez bi gotin û peyvan nikarim her kesî re bînme ziman tişên rastiyê û derdora xwe. Lê mikaribû ez diwarê rengan da rastiya ku derdor xwe bi rengên xwe ji her kesî re diyar bikim. Ahîn ta niha nêzî pênca wêne xêz kiriye. Her wiha beşdarî pênc pêşengeha li herêma Kobanê û Cizîrê bûye. Ahîn diyar dike got wêneyên wê li ser tevahiya rewşa deverê ye ji koçberî û wêranî. Her wiha li ser xuzahiya deverê û îş û azarên civakê ye. Destpêkeka ne tenê careke dem diçûn reng ji xwe pênûsên em bêjin risasê reş hebûn pişirayên rengîn her wiha derbasî qonava rengan bû çi îkirlîk dibe çi jî ên zîtî mijarên me ne tenê di mijareke sereke de girî dayîbûna ji xwe çi jiyên koçberî çi xezayî çi jî em bêjin rastiye çi jî ji xeyal gatîn ziman. Ahîn roja hîro dema xwe tenê di xandina pirtûkan û xêzkirinê da derbas dike û hêvî dike got di pêşerojê da pêşengeheke taybet ji tabloyên xwe ra li darxe û bigê astekî bilind di şêwekarê da. Mahmûd Balî, dengê Amerîka, Kobanê. Ji Kurdistanê em berî xwedin cîhanê em diçin Mosko lê galeriya Tretyakov li wê de dest bi xebatên xwe kirine piştî ev rewşa vîrusa korona niha dixwazin got dest bi karê hunerê bikin û galeriyan û berheman li pêşiya xelkê vekin. گەلەری بەناوبانگی ترێتیاکاو لە مۆسکۆ دەکرێتەوە لەسەر بنەمایکاری بەخشین بۆ گەلەریەکە لەلایەن خێرخوازانی رووسی ڤلادیمیر سمرنۆڤ و کۆنستانت سرۆکن. پێشەنگاکە زیاتر لە 100 کاری هونەری هونەرمەندانی هاوچەرخی رووسی لەخۆگرتووە لە ساڵانی 2010کاندا. ئێمە لە کۆتایی ساڵی 2019دا چەند دیاریەکمان لەلایەن سمیرنۆف و سرۆکن بەدەستگەیشت کە بریتی بوو لە 150 کاری هونەری. ئەمڕۆ لەگەڵ کۆکردنەوەی ئەو دیاریانە لە گەلەری ترێتیاکاو زیاتر لە 100 کاری هونەری نمایش دەکرێت. ئەمە پیشانگایەکی بێوێنەیە کاتێک گەلەری ترێتیاکاو ڕەنگ دەداتەوە لە هونەری ساڵانەی 2010کاندا. ئەو کارە هونەریانەی پێشکەش بە گەلەری ترێتیاکاو کراون بریتین لە تابلۆی هونەری و وێنەی ڕەنگاوڕەنگ و نیگارکێشی و وشە و پەیام بۆ ئامادەکردنی گەنجان. ڤلادیمیر پۆتاپۆڤ دوو لە کارەکانی زنجیرەی ڕووناکیی نمایش دەکات.
دوو لە تابلۆکانی زنجیرەی ڕووناکی لێرە نمایشکراون. ئەم زنجیرەیە لە سەر ژێدەری کاری دەستی ڕووناکین کە کللتوری سەردەم دیاری دەکات. دامەزراوەی سمیرنۆڤ و سرۆکن لە ساڵی 2008 دامەزراوە کە ئامانجی بەرەو پێشبردننی هونەرمەندانی گەنجی رووسیا لە ناوەوە و دەرەوەی وڵاتە. کردنەوەی پێشانگەکە پلانێک بوو بەیەکەوە لەگەڵ کردنەوەی مۆزەخانەکان لە سەرانسەری وڵاتدا. هەروەها بۆنەیەکی زۆر گرنگیشە چونکە مانەوەی 3 مانگ لە ماڵەوە وڵاتی ئێمە و جیانیشی داخورپاند. لە ئێستادا زۆرێک لە هونەرمەندان هەست بەوە دەکەن کە چی ڕوویداوە. ئەمە زۆر خۆشە کە لە کەشوهەوای هاویندا کارێکی لەم جۆرە بکرێت. پێم وایە خەڵک زۆر بیری ئەوە دەکەن. گەلەری ترێتیاکاو لە 18 مانگی سێ بەڕووی سەردانی کاراندا داخرا وەک بەشێک لەو ڕێگە و شوێنانەی لە دژی بڵاوبوونەوەی کۆڤید-19 گیرانەبەر. وە بڕیارە لە 3 مانگی حەودا بەڕووی سەردانی کاراندا بکرێتەوە و دەتوانن بۆ سەیرکردنی پێشەنگاکە سەردانی بکەن کە تاکو 6 مانگینۆ بەردەوام دەبێت. لە نیویۆرکێژی گروپێک ji هونەرمەندان لێ منهاتن خواستن گۆ hinek çalakiya bikin da got balê bikişînin ser rewşa jiyana normal got berî niha hebû lê ji ber rewşa vîrusa korona ew rewş hatibû rawestandin hunermend beşekî gelekî girîng divê ev xebatên ji bo jiyan vegerandina jiyanê dilîzin û li New Yorkê jî ev raport derbarî van berhemadê. لە نیویۆرک هونەرمەندانی تەشکیلی دەیانەوێ ڕووی ئەو شوێنانەی لە ماوەی ڕابردوو بەهۆی خۆپیشاندانەکانەوە تاڵان کران بیان کەنە تابلۆ و ژیان بەو تەختانە ببەخشن کە ڕقی ڕەگەزپەرستیان لەسەر نووسراوە. وەک دەزانن دۆخەکە زۆر ڕووخێنەر بوو دیتە دەرەوە ئەو هەموو تەختە وشکوبرنانە دەبینیت. ئەگەر لە چوار دەوری خۆت بڕوانیت ئەو تەختانە تەنها هەندێ نووسراوی قیزەونیان لەسرە. گەڕەکەکەمان بە تەواوی ناخۆش بووە هەست بە داڕوخان و نائومیدی دەکەیت. بڕیارم داوێنەیان لەسەر بکێشم. داوام لە هونەرمەندانی تریش کرد سەرەتا کەس نەهات بەڵام بۆ خۆم دەستم پێ کرد. دوای ڕووداوی کوشتنی جۆرج فلۆید و خۆپیشاندانە تووڕەکانی نیویۆرک و شارەکانی دی ئەمریکا کاری نەشیاویش ڕوویاندا لە ناو جەرگەی نیویۆرک کەم نین ئەو بازارگانەی بە تەختە وێرانیەکانیان داپۆشراوە. دەمەویست کەسێک بەلایدا تێپەڕێت و بزەیەک بخەمە سەر لێوەکانی تابلۆکان جوان و سەرنجڕاکێشن سەرنج و دڵیان دەبات بۆ لای خۆیان. هەموو ئامانجەکەشم هەر ئەوە بوو چۆن دیاریەک دەدەیت بە کۆمەڵگا و شارەکەم بۆ ئەوەی کە ڕوویاندا کەمێک بڕوێنەوە. پەیامی هونەری لە کاتی ناڕەحەتی و دژوارەکانی کۆمەلگا دەرەکەوێ. لە نیویۆرک نووسینە ناشرینەکانی سەر تەختەکان دەکەنە پەیامێکی تر. شارەکەش لەژاو دەردەکەوێت وەگەوەی پەتایەکی کوشندەی تیادا بڵاو بووبێتەوە ئەوەش هیچ هیوایەک نابەخشێت. کاتێک سۆنۆ هات بەم بیرۆکەیەوە وا لە خەڵک بکەین دوورکەونەوە لەو دۆخەی کە تێی کەوتون. ئەگەر تەنها بۆ چکە ساتێکیش بێت ئەوە 3 بۆ 4 مانگێکە ئەو دۆخە لە ئارادایە. بەردەوام هەوڵی ئەوە دەدەم وا لە خەڵک بکەم بەم تابلۆیانە کەمێک دوورکەونەوە لەو ژیانی ئێستایان. تابڵی کارێکی جوانە ڕێگە بە هونەرمەندان و خەڵکیش دەدات کارێ بکەن لە ئایندەشدا ئیشی لەسەرکەن. کێ ناڵێت لە ئایندەشدا نایکەنە گەلەریەک بوو ئەوەی ئەم ساتانە بە شێوەی جیاواز یاد بکرێتەوە. تابلۆکان ئەگەر سەرنجی ڕێبوارانیش بۆ خۆی بەرێت یادەوەریەکی تاڵیش لە خۆگرێت ڕەنگە لە ئاسایی بوونەوەی بارودۆخەکان ئەو تابلۆیانە ببنە تابلۆهایەکی دیرۆکی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. بینەرێن هێژا وەک مەگۆت جی ji bo vîrusa korona hunermenda û kesên yê çalakê xebata gelekî girîng lîstin ji bo goxweşiyê li cîhanê bela bikin ji wana jî hunermendekî hungarî bi navê Joseph Sersîske got bi hunera xwe jiyana der û berê xwe xweş dike û wekî dinê jî bi xelkê dunyayê jî par vedike. Ev rapor di derbarî kurte jiyana wî de.
هنرمندی شوکار جوزف سوزجسک لزاننگی هم مجارستان دبش هنر ده ماموسیه اش و شینی حوالن وی کجبوری ساکرونا جوان خوش دستانه هنری وی گوهردیه نیلویان من 4 حوالین خو یین هجا وندا کرن کوچوانیا داوی از پر اشاندن ایدی ام نکارن وان ببینه او پاندمیه نبویا او دکاری بون به وقتی که دریش بمرابن لی مخابن جوزف یک هنرمند هری نادر یه هنری مدرن یا مجارستانیه ده هنری خویا سوریال ده او هر تم تکریا رحی مروان و اد نگاری دینه باهف او ده بیجه شیناوی باندوره که مزن له هنری وی کریه ام چما ایشن کسین دن تناگه چما په گمان ام لبان کسان دنیره ام چما باور ناکن او ده بیجن حنکه کسین که نخوش نکتنه دویتن که خوش بن لی دویت به کسین دن را امپاتی بکن ایشه وان قبول بکن او ویتشتی فام بری او بپلانه که سر ویده بر همین خوچه دکر لنها بتنه سر نشویتی هستی نمرو جفرچاوی دارد که او نکاره بحث حوالن وین کوچه دابی کرنه بکه لبر همین وین نو وکی تراپیه بووی از نخوازم وینه راستی چه بکم لیدی ساجی وینه گو از چه دکم دشبن کسین که از ایدی نکارن ببینم حجمه مجارستانی 10 میلیونه حتی نه جبتری 4000 پکتین ویروس کرونا لور چیبیه و 568 کسان جی مرنه. لإيطاليا جي بالازو دوكال أو جهة ناسكري لجنوا دس بخباتين خوكري ودري خل بيشيا ميفانا فكري جبوغو تشافي خو بهنرا شوكارين فرنسي ين نافدار الشابكن لي بشوازكي نو جبورو شا فيروسا كورونا جو دنافبرا هريكي وكيد درفتك هبه داغو نخوشي دناف غاليري ده برانه قەیرانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وای کرد کە مۆزەخانەی هونەری پلازۆ دوکاڵی لە شاری جێنێڤای ئیتالیا شاکارە هونەریەکانی بە شێوەیەکی نوێ بخاتە بەردیدی میێوانان. لەم پێشانگایەدا چیدی کە جەماوەر و خەڵکێکی زۆر نابنە بەربەستێک لە بەردەم ئاراستەی بینینی تۆدا لە کاتی سیرکردنی تابلۆیەکی هونەریدا. میێوانەکان دەتوانن هەڵبژێرن لە بێدەنگیدا چێژ لە بینینی تابلۆکان وەرگرن یان لەگەڵ گوێگرتن لە پارچە موسیقایەکی کلاسیکی ئارفۆپارت. هەروەها ئەوان دەشتوانن گوێ لە وتەکانی ئۆسکار کلادمۆنێ بگرن لەبارەی تابلۆکانیەوە. من زۆر حەزم لە وتانەش بوو کە لێدران بۆ نمونە وتەیەک لە مۆنی کە دەڵێت بۆ تێگەیشتن لە دیمەنێک دەبێت بۆ ماوەیەکی درێژ لێی ڕانمێنن. مۆزەخانەکە یەکەم پیشانگای خۆی لە دوای داخستنەکانی ڤایرۆسی کۆرۆناوە بە ناونیشانی 5 دقە لەگەڵ مۆنێدا کردووەتەوە. ناونیشانێکی گونجاو کە ئاماژەیە بۆ ئەوەی میێوانان دەتوانن بەتەنیا یان لەگەڵ خێزانیاندا لە ناو ژوورێکدا 5 دقە بە چێژەوە ڕابمێنێن لە یەکێک لە تابلۆ بەناوبانگەکانی کلادمونێ بە ناوی نیلوفەری ئاوی. کاتێک کە مۆنێ لە ساڵی 1883 دەڕواتە گوندی گفرنی لە ناوچەی نۆرماندی باکووری فەڕەنسا لەوێ بیر لە ژیانێکی خیاڵی و ئارام بۆ وێنە کێشان و بیرکردنەوە لە سروش دەکاتەوە. مۆنێ تا کاتی مردنی لە گوندی گەفرنی دەمێنێتەوە. ئەو وێنەی نیلوفەرە ئاویەکانی لە ناو گۆمێکدا چەند جارێک کێشاوەتەوە. ئەو بەرهەمەی کە دواتر بوو بە شاکارێکی هونەری بەرز. بەگشتی کاتێک دەچیتە پێشانگایەک شتی جیاواز دەبینیت بەردەوام ماندوویت و ناشتوانیت هەموو شتەکان ببینیت دەبێت بەردەوام پەلە بکەیت و خەڵکی زۆری لێ دەبێت بەڵام ئەمە شتێکی نوێیە و دەتوانیت 5 دقە بە تەنیایی سەیری تابلۆیەک بکەیت هەستێکی سەیرە. سرینا برتولوچی بەڕێوەبەری مۆزەخانەکە باز لەوە دەکا کە چۆن ڤایرۆسی کۆرۆنا بوو بەهۆی خوڵقاندنی ئەم ئایدیایە. ئایدیەکە لە نەکاو هاتە خەیاڵمەوە لە ئیتاڵیا خوێندمەوە کە هێندێ شاکاری هونەری لە مۆزەخانەی مارمامۆتان بە قەرز وەرگیراوە بەڵام هەمویان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ناو سندوقێکدا دانراون. منیش بیرم لەوە کردەوە کە بزانم گەر حەزیان لێی بێت بەشداری پێشانگایەک بە شێوەیەکی نوێ بکەین. بۆیە تەلەفۆنم کرد و ئەوانیش پێیانوانە بوو کە من شێت بم. بۆیە دوای 4 ڕۆژ لە داڕشتنی ئایدیاکە خەونەکەمان بەم شێوەیە بە ناوی 5 دقە لەگەڵ مۆنیدا هاتەدی. برتولوچی دەڵێت کە ئەم ئەزمۆنە خاڵێکە بۆ دەستپێکردن و گەشەپێدان بە پیشانگاکان بە شێوەگەلی جیاواز و نوێ بۆ پیشاندانی بەرهەمە هونەریەکان. بنەرێن هێژا لە ئیتالیا ژی ڕۆبۆرتێک gelekî balkêş hate nîşandan ev robortê hanê got li gor hestên mirovan dilivê û tiştan dike. Bi rastî ew tiştekî gelekî balkêş e.
هم آلیکی هنری هم جی آلیکی تکنولوژیا دناو دیه کاب هفدور امبری خوب دینی به چاوا اف جیان لپیش تکوه و هنر جی بشک جوی وەک بەشێک لە بیرۆکەی پرۆژەیەکی هونەری دەربارەی ژیان و پەیوەندی نێوان مرۆڤ و ڕۆبۆت لە داهاتوودا ئەم ڕۆبۆتە دەتوانێت لاسایی جوڵەکانی مرۆڤ بکاتەوە و تەنانەت شتی قورس بەرز بکاتەوە یان بیان جوڵێنێ. ئەم ڕۆبۆتە کاتێک لەگەڵ مرۆڤ مامەڵە دەکات پلەی گەرمی و هەستەوەرەکان یارمەتی دەدەن بتوانێت بجوڵێت و هاوسەنگی ڕابگرێت و لەگەڵ میوزیکەکەدا جوڵۆ نمایش بکات. ئەم ڕۆبۆتە نوێیی کە هاوشێوەی مرۆڤ دروستکراوە بەشداری لە کارێکی ڤیدیۆ میوزیکدا کرد کە لەلایەن هونەرمەندی ئیتاڵی ئالێکس براگاوە ڕێکخرا بوو. بدرن هجال ویدم گشتن داویا برنامه خواه حتانی برنامه دنی و گرگ دن دناو بخچه چاند و هنر رنگین هر شاد و بختور بن تندرستیا و باش به براهای وجوه به ببینند خوشیده.